بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی بەرنامەی بەفەڕ لە هەرکوێیەکی ئەم جیهانەدا هەن جوانترین سڵاوی خوای گەورە و فەڕ و بەرەکەتی خوا بڕژێ بەسەرتانە. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکە بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. درود و سڵاوە نێرم بۆ گیانی پاکی بەڕێزترین و بە شەرەفترین بەندەی خوا حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەرە نازدار و خۆشەویستەی کە توانی بمانگێڕێتەوە بە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی مرۆڤ بوون و پەیوەندی نێوان ئێمە و خوددا یا بەندەکان و خوددا سەر لە نوێ بنیاد بنێتەوە و ڕێکی بخاتەوە. سڵاو و میهرەبانی و بەرەکەتی خوش بڕژێ بەسەر ئێوەی ئازیز و خۆشەویست و خانەوادەتاندا. بینەرانی ئازیز و خۆشەویست، موسڵمانان هەمیشە خزمەتکاری کۆمەڵگە بوون. دەکەمە تەوەری بەرنامەکەم. بێگومان موسڵمانان هەمیشە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و خزمەتکاری و سەدەقە و بەخشینەکان بوون و بە جۆرێ لە جۆرەکان دەستگری هەژار و نەبووەکان بوون لە کۆمەڵگەدا. بۆچی هەمیشە لە ڕێی دروشمەعینیەکانەوە دژایەتێکی زۆری هەست و نەست و دڵ و دەرونی موسڵمانان دەکرێت، بە تایبەت لە وڵاتێکدا کە دەگوترێت لە 95 موسڵمانە. دوێنێ 29 ئاب ڕۆژی لە سێدارەدانی یەکێک لە مفەسیر و بیریارە گەورەکانی ئیسلام شەهید سەید قوتب بوو. لە کاتی جەزرەبە و ئازار و ئێش و ناڕەحەتیەکی زۆردا بەرامبەر بە جەلادەکەی دەیگوت ئێمە خێر و خۆشیمان پێ بۆ جیهان ئەگەرچی ئازاریشمان بدەن. لە ڕوانگەی ئەم وتەی سەیدی شەهید و بیریار و مفەسیرەوە بۆچی موسڵمانان لەگەڵەوەی دەستیان لە گەندەڵی و کوشتن و تاوانە کۆمەڵایەتەکان و کارە قێزەونەکان و ئاسایشی نەتەوەیی و تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی دانیا، بەڵام ڕۆژانە لە مێدیاکان بەمەبەست و بێمەبەست ئازارێکی زۆری موسڵمانان ئەدرێ و ئازارێکی ئیهانە و سوکایەتێکی زۆریش دەکرێتە سەر مقەدەسات و ئاینەکەیان. بۆ ئەمە بەستا و قسەکردن لەسەر ئەو هۆکارانەی دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و ئایا موسڵمانان ئەوەندە خراپ و گێرە شێوێنن کە بەو شێوێ دژایەتیان بکرێ. میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینیم کردو بۆ نێو بەرنامەی بەفەڕ. مامۆستا گیانی ئاخوا بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون تاعەت و عیبادەتیشتان قبوڵ بێ ئینشاءڵڵا. بۆچی لە کوردستانە بە جۆرێ لە جۆرەکان بەمەبەست بێیان بێمەبەست دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە بینین؟ هۆکاری ئەم دژایەتیە بۆچی ئەگەڕێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بەڕێستان و بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە دژایەتیکردنی ئیسلام کارێک نی ئەمڕۆ دەستی پێکرد بێت تا بڵین ئەوە هۆکارەکەیەتی بەدەستی بەشەرەکانە، بەڵکو ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو زیاتر وەڵاممان دەست ئەکەوێت. خوای پەروەردگار کاتێک کە ئادەم دروست ئەکات و فەرمان بە ئیبلیس ئەکات، ئەم ئیبلیسە سوجدەی ڕێزی بۆ بەرێت، بەڵام ئیبلیس سوجدەی بۆ نابات، سوجدەی ڕێز و تەکریمی بۆ نابات. لەو کاتەوە خوای پەروەردگار ئیبلیس دەرئەکات لە ڕەحمی خۆی لە ڕیزی مەلایکەتەکان ئەیباتە دەرەوە. ئەویش هەر لەو کاتەوە نەیشاردووەتەوە. بەخوای پەروەردگاری فەرمووە وتوێتی من بەردەوام ئەبم لە دەرکردنی بەندە ساڵحەکانت لە ڕێی چاکە، بەردەوام ئەبم لە دژایەتیکردنیان. دژایەتیکردنیان ئەبێتە کاری سەرەکی من هەتاوەکو ئەو ڕۆژەی دنیا کۆتایی پێدێ. هەر لەو کاتەوە دژایەتیکردنەکە دەست پێکات بە شێوازێک لە شێوازەکان. ئادەم ئەڵە خەڵەتێنێت کەەوە یەکەم کاری بووە لە باشتێنێتە دەرەوە. دوایی دەست ئەبا بۆ وەچەکانی ئادەم، وەچەکانی ئادەم ئەدا بەیەکاو ئەیاندا بە یەکاویکیانێکیان ئەکوژن. دوایی پاشان بۆ پێغەمبەران تا پێغەمبەر نوح دێت بە قەومەکەی پێڵەن چی؟ ئەمە ئیبلیس بەردەوام هەوڵی داوە کەسانێک دار و دەستەی زیاد بکە بۆ دژایەتیکردنی پێغەمبەران و شوێنکەوتوانی پێغەمبەران. ئەوە مێژوەکەیەتی بەڕاستی کە زۆر گرنگە. هەتا وای لێ دێ شوێنکەوتوانی پێغەمبەر نوح ئەوەی کە ئومەتی ئەوە پێڵێن وەقالوا مەجنون وەزدوجر، بشێتە. پاشان ئەگەر تەماشای پێغەمبەر لووتکەی بۆ دوای ئەو ئەخریجوا ئالە لووطی من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەڕون، لەبەر پاکی لەبەر خراپی نییە دژایەتیانەکەن. ئینەهم ئوناس یەتەطەهەڕون، داوای پاکیەکەن، داوای ئەوکەن خەڵک داوێن پیس نەبێ، داوای ئەوکەن خەڵک دز نەبێ، بەڵام دزەوەی پێ ناخۆشە، داوێن پیسەوەی پێ ناخۆشە. ئەی چی بکەین؟ دەریانکەن با بڕۆن.
وەکو چۆن هاوڵان دەرکەن بۆ حەبەشە. ئیتن ئەمە بەردەوامە بێت لە دژایەتیکردنی پێغەمبەران هەتا وەکو دێتە سەردەم پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کە کاتێک دێتە سەردەمی پێغەمبەری خۆمان ئەم مێژوو زۆر گرنگە ئێمە بیزانین مێژووی دژایەتیکردنی مسلمانان و پەیامی حەقی خوای پەروەردگار جا چ قورئان بوو بێ چ ئینجیل بوو بێ چ تەورات بوو بێ چ زەبور بوو بێ چ پێغەمبەرێکی تر بوو بێ دژایەتیان بەردەوام بووە. ئێستش لە وڵاتی فەڵەستین ئێستا شوێنێکەیە پێوترێ مەذبەحەت الئەنبیا شوێنی سەربڕینی پێغەمبەرانە. ئەم شوێنە ئافرەت جاری وە بۆ داوا کراوە مارەیەکی سەربڕینی پێغەمبەرێ بووە دژایەتی کردو دژایەتی ئەمە شەیتان لە پشتیەوە بۆ خاڵی یەکەم پاشان ئەگەنە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەسەور کە ئیمامی ئیبن القەیمی جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبێکی هەیە باس و خواسی زۆر لەخۆ گردووە ئیمامی ئیبن القەیم ڕەزا کتێبی زۆر زۆرە لەم کتێبە ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە ناوی هیدایەت الحەیارە لەم کتێبەدا باسی خوشکەزایەکی ئەبوجەهلمان بۆ کات. ئەم خوشکەزای ئەبوجەهلە کە ناوی میسوەڕە ئەڵێ ڕۆژە پرسیارم گوتم خاڵۆ ئەرێ تو خوا هەر بەڕاست ئێوە پێش ئەوەی محەممەد وەحی بۆ بێ بە درۆتان ئەزانی درۆتان لێ بینی بوو تی نەوەڵا قەت درۆمان لێ نەبینیەوە درۆزنیش نییە. ئەیوتم بۆ دژایەتیەکەن بۆ ئازاری ئەدەن بۆ ناڕەحەتیەکەن کە درۆزن نییە وتی لەبەرەوەی ئێمە لەگەڵ بنەماڵەکەی ئەوانە منافەسەمان هەبوو ئاوی حاجیاندا ئاوی حاجیماندا خزمەتی حاجیان کە خزمەتی حاجیمان کرد هەموو شتێکە منافەسەیانمان کرد بەڵام کە پێغەمبەر لەوان بوو نەماتوانێت منافەسەیان بکەین پێغەمبەریش بێ بۆ ئێمە بۆیە بەمە دەریا بڕین. هەر ئەم ئەبوجەهلە ئیمامی ئیبن کەسیر و ئیمامی تەبەری لە تەفسیرەکانە هێناویانە لە ڕۆژی بەدردا پیاوێک لە ئەبوجەهل ئەپرسێ کە ناوی ئەخنەسی کوڕی شوورەیکە ئەڵێ ئەبوجەهل ئێستا قوڕیشی لێ نییە کەس لێرە نییە ئەرێ پێم بڵێ تو خوا بەڕاست محەممەد درۆزنە وتی وای حەک درۆزنی چینە وڵات درۆ بەدەمێ ناتۆ تا ئێستا. ئەیوتم باشە بۆ دژایەتەکەن هەمان وەڵامی خوشکەزاکەی خۆیدایە. ئەمە لەگەڵ ئەوەدا دژایەتیکردنەکە مێژوویەکی هەیە بەڕاستی ئەم ڕۆیش بە شێوازێک لە شێوازەکان دژایەتی مسلمان ئەکرێتەوە لەبەر چی؟ ئەو زۆر گرنگە یعنی ئەمڕۆ باش ئەم هەموو مسلمانە هەیە بۆچی شعوریان برین نارەکەن بۆچی ناڕەحەتیانەکەن دیارە دژایەتیکردنەکە بەڕاستی چەند هۆکارێکی زۆر گرنگی هەیە. یەکێک لە هۆکارەکان کە تەسەورم وایە بەشێکی نەزانینی ئەو کەسانە بە حەقیقەتی ئیسلام شارەزان نەبوونی ئەو کەسانە بە حەقیقەتی گەورەی ئیسلام بەوەی کە مسلمان تەعەدا ناکاتە سەر کەس مسلمان دەستی پاکە مسلمان دەستی خاوێنە مسلمان دزی ناکە مسلمان درۆ ناکە مسلمانەوە ناکە ئەم ئینسانانە نەزانن بەوەی کە ئەم ئیسلامە ئەوەندە گەورەیە بۆیە بەڕاستی خاڵێکی تر ئەم ئینسانە نەزان نییە بەڵام دەستێکی لە پشتەوەیە بۆی پارەوە ئەیکات کەسێک ئەیجوڵێنێت کەسێک ئەم کارەی پێکە بۆ چی بۆ ناشرینیکردنی مسلمانان یعنی ئەم ئینسانە تەنها ڕۆبۆتێکە حسابی ڕۆبۆتێکی بۆ کرێ ئەیجوڵێنن بەشێکی تریان سیاسیەکان ئەیکەن بۆ چی بۆ ئەوەی خەڵکی مەشغوڵکەن بە کۆمەڵی قەزایاوە کە پەیوەندی بە دینەکانەوە بیریان لای دزی نەبێت مێشکان مەشغوڵکەن جا ئەڵێ کە مێشکی بەرامبەرت مەشغوڵ کرد لەو کاتەیە چی هەکەی بیکە چونکە ئەو داڵغی لای تۆ نییە کارێکی ترەکە لەوە بۆیە بەڕاستی زوو وتراوە کاکە دز ماڵی ئاڵۆزیە بێ هەنی شوێنێکی ئاڵۆزێ بازارڕێکە زۆر ئاڵۆز بێت دزی لێوە زیاتر ئەکرێت بازارڕێکە ئاڵۆز نەبێ خەڵکی تیان نەبێت دزی کەم لێواکرێت بۆیە سیاسەکان هەندێکجار بەدەست ئەماکەن بەڕاستی کە مسلمانان نەبێەوە بزانن پاشان بەشێکی تری حقدە بەرامبەر مسلمان حقدە بەرامبەر قورئان حقدە بەرامبەر دین ڕقێکی هەیە لە خۆیەوە وەکو جۆن مەکین لە 2008 وتی لو كان الأمر بيدي لهدمت الكعبة ئەگەر شت بەدەست منوە کعبە مەڕوخان ئەمە حقدە هۆکارێکی ئەمڕۆژ کە خەڵکی دژایەتیە کاشێک لە هۆکارەکان حقدە هۆکارێکی تر مامۆستا ڕیاض ئەوەیە کە ترسیان هەیە ترسیان هەیە لەوەی کە مسلمانان پێگەیەک دروستکەن مسلمانان دەوڵەتێک دروستکەن مسلمانان بێن حکم بە قورئان بکەن چونکە ئەوەی دزە پێی ناخۆشە حکم بە قورئان بکرێت بۆ چونکە دز دەستیە بەردرێ ئەوەی زیناکەرە پێی ناخۆشە ئیسلام حاکم بێ بۆ چونکە ئەم زینایی لێ تێکەچێ بەڕاستی ئەوەی کە مسلمان و عەرەخۆرە لێ تێکەچێ بە شێوازێک لە شێوازەکان بۆیە ترسی ئەوەیان هەیە بەشێکی تر لە نابێ ئەوەش لە بیرکەین بەشێکی تر لە دژایەتیکردن ئەوەیە کە ئەم ئینسانە
پەرچەکردارەکات ڕەتفعلە. بۆ نمونە داعش ئەبینێ کە بە ناوی دینەوە قەتڵ و عامی خەڵکەکەت، یەزیدیە کە داعش ئەبینە بە لا ئیلاهە ئیلا اللهوە دێ دژایەتی لا ئیلاهە ئیلا اللهکەت، وازانێ هەموو موسڵمانە داعشە. کەسێک ئەبینە لە مزگەوتە، کەسێک ئەبینە دوکاندارە و ڕیشێکی و ئالی مزگەوتە فێڵ لە خەڵکەکە، دی ئەم ئینسانە لە جیاتی و دژی ئەو ئینسانە بوەستێتەوە کە ئەم ئینسانێکە غەڵەتی کردووە دێ دژی دینەکە وەستێتەوە، قسە لەسەر دینەکە. بۆیە زۆر جار بیستومانە ئەڵێن وەڵا کاکە بەڕاستی لە وڵاتانی کە مەسیحیتیایە لە کاتی بۆنەکانی خۆیاندا شت هەرزانە بێ بەڵام بە موسڵمانان گرانە بێ، ئەمە پەرچەکردار بوو. یعنی ئەمە شتێک وای دەکرد کە دژی دین بوەستێتەوە، دژی بەرنامەکانی خوا بوەستێتەوە. و بەشێکی تری بەڕاستی ئەوەیە کە بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان، ئەم وڵاتانەی کە مسلمان تیاندا کەمینەیە و مسلمانانش بەردەوام لە زیاد بوونن، ترسی ئەوانەیە ڕۆژە مسلمانان خاچیان لە داگیرکەن کە ئەوە لەواچێ بۆ خوشمان حەق بێ ئەگەر ئەوان بێن لە وڵاتی ئێمە دامە بکەن، بۆ ئێمەش بە هەمان شێوە دژیان بوەستینەوە چونکە بۆ وڵاتمان لێ داگیرەکەن. ئەوانیش بەڵام بیریان چۆتەوە کە ئیسلام بۆ ڕزگاریکردنی خەڵکی هاتەوە بەڕاستی، بۆ هاتوو ئینسانەکان ڕزگار کات، بۆ هاتوو لە ناڕەحەتی دووریانکە. بۆیە بەڕاستی هۆکارەکان زۆرن بە کورتی ئەمانی کە ئەرزم کردی، ئەوە سەرەکی ترین هۆکارن کە ئینسان کاتێک ئەی بینێت دژایەتی ئیسلامەکەن بەڵام کۆمەڵە بیان و ئەدۆزنەوە. بەڵێ یعنی مەسەلەن ئەو کەسانی کە ئەم دژایەتی ئەکەن خۆ ڕاستەخۆ نایکەن، بەڵکو کۆمەڵی شت ئەگرن بە دەستی خۆیانەوە. هەندێک جار ئەم ئینسانە دێ خەڵک بەوە ئەو ڕوژێنێت کە بەعام کورد بەعام ئەڵێم ڕقی لە عەرەبە، بەعام ڕقی لە عەرەبە زوڵمی لێ کردوین، بەشێک لە عەرەب زوڵمی لێ دێن جارێک بۆی کاکە ئەم خەڵکە ئەم پارە جوانە کاتە دەست عەرەبەوە، جارێ ئەوە گرنە دەستیانەوە. نە جارێکی تر کەەوە ئیسیفادەی نابێت بەسەرەچێ کاکە ئەم ئاژەڵە داماوە بۆکەن بە قوربانی بۆ خوێنیان ڕێژن. لێرەدا بیریان لای فەقیر نییە وریابە، لێرەدا ئاگایان لەوە نییە کە ئەم ئاژەڵەی کرێ بە قوربانی، هەم دەوڵەمەندێکا بە قوربانی ئەوەی کە حەجەکات، هەم سکی فەقیریش تێرەکرێت. لێرەدا ئاگایان لای ئاژەڵە کاکە و ئاژەڵە گوناها، ئاژەڵ کۆتایی پێ دێ نابێ ئاژەڵ سەر ببڕن، ئەمە لێرەدا. دوای دێن بیریان لای لێرە بیران لای فەقیر نەبوو کە فەقیر تێرەکرێ، دایت بیریان دێتەوە بە لای فەقیر کاکە ئێوە ئەم پارەی دەن بە حاج، ئەی بۆ نایدەن بە فەقیرەکە خۆ تۆ لێوە نەتێڵا قوربانێکە بگرێ کاکە، خۆ لێوە دەست کاکە نابێ قوربانی بکەی فەقیرێک تێکەی. لێرە دێن ئەمە شتێکە ئەیگرنە دەستیان و حجەیەکە ئین ئەسڵ و ئەساسی نییە، هەر هەمووی لیوتفیئ نور الله. زۆر باش مامۆستا، لە خزمەتکردنی هەژارە، لە چارەسەرکردنی هەژارە، لە تێرکردنی هەژارە، حتا لە چارەسەرکردنی نەخۆشی هەژارەکانە موسڵمان کەی کەمتر خەم بووە تا خەڵکێک پێی وایە پێویستە پارەی حاجیان بدرێ بە نەخۆشخانەی هیوایە بدرێ پرۆژەیەکی خێری. و بەراوردی ئەوە بکەین ئایا ژمارەی گەشتیاری وڵاتانی قوبروس و تورکیا و ئێران و دوبەی وڵاتانی دیکە زیاترە یا ئەوانەی کە ساڵانە چن بۆ حەج؟ لە کاتێکا بۆچی ئەوانەی تورکیا و ئێران و وڵاتانی تر ئازاد بن، بۆچی کابرا کە ئارامی دڵ و دەرونی لە حەجدایە لە پەنای کەعبە و گۆڕی پێغەمبەری خوادایە بۆچی ئازاد نەبێ؟ کاتێکە مسلمان بەژیری تەماشا بکات کە ئینسانەکان مسلمانی حەق بوون لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا هەموو خەڵک حەجیە کرد و کەسیش زەکاتی وەرناگرت، فەقیریش نەما. بۆ چونکە مسلمانان هەمویان زەکاتیان دەرەکرد، دەوڵەت ئاگای لە فەقیر بوو. ئەمڕۆ کاکە تەماشاکە بۆ فۆکسەکە تەنها لەسەر حەج و عومرەیە. بۆ هۆکاری چییە؟ یعنی ئەمڕۆ من لە ڕاپۆرتێکە خوێندمەوە تقریبا گەشتیارانی کوردستان ئەڵێ بۆ وڵاتی تورکیا ملیۆنە دۆلار بووە گەشتیاران. ئەی باشە بۆ خەمیەوەتان دێ ئەو پارە بۆ لێ سەرفەکرێ، ئەو هەموو پارە لە تەجمیلە سەرفەکرێ مامۆستا ڕیاز ئافرەتێک هێنە کەناڵەکە، ئەمە تۆ بە چەندێک تەجمیلی لوتە کردووە، ئەی تۆ بە چەندە تەجمیلی لێوت کردووەڵی زەردەواڵە پێوەی داوە، ئەی بە چەندە تەجمیلی گوپت کردووە ئەڵی تووشی دانێشە بووی هەڵێزم بووی کاکە وەڵام من بۆ نەکردو دانەیەکی ترێن تۆ ئەم جلە و بە چەندێک کڕیوە. باشترینیان لای ئەوان ئەوەی کە جلەکەی گران بێ. ئەی باشە ئەمانەکە دێنە کەناڵەکەی تۆ ئاها قسە ئاکەن و ئەڵەم جلەم بۆ ئەوەندە کڕیوە و تاتۆم بۆ نەکردووە ئەوم بۆ ئەوەندە کردووە، ئەی بۆ ناڵی پارەی تەجمیلەکە بدەی بە هەژار. خۆ ئەو کەسەی کە حەج ئەکات
پێش ئەوەی بڕا بۆ حەج دوو شتی کردووە. یەک زەکاتی دا مسلمانە بۆ زەکات لە پێش حەجەوە، ڕوکنی ئیسلام زەکات لە پێش حەجەوەیە بێگومان لە پێش حەجەوە. دوو نەک زەکاتیشی داوە. خوای تەعالا خێریشی ئەمری پێکەن و خێریش بکەن. ناچاریشی کردووە هەرچی خزم و دراوسێ هێبگەڕێگە نازایی کە بەڵام زۆر جات سەفەری تورکیاکە بەس بۆ دڵتەقانی هێوەژنەکەی و دراوسەکەی و خوشکەکەی. بارەکەڵڵا بێ ئەوە تەقلیدە. ئەم ئینسانە مامۆستا ڕیاض کاتێک کە ئەچێ بۆ حەج عیبادەتێکە کاکە بینی خۆی خوایە. ئەم ئینسانە چۆنەچێ بۆ قوبڕوس، ئەم ئینسانە چۆنەچێ بۆ ئێران، ئەم ئینسانە چۆنەچێ بۆ تاجیکستان، بۆ وڵاتێکی تر. ئەو چۆن ئازادە؟ ئەمیش ئازادە. چ پێویستەکە تۆ کارێک خۆر کورد نییە چێ بۆ حەج کاکە، هەموو دنیا چێ بۆ حەج، لە ئەمریکاوە لە ئەوروپاوە لە سەرتاسەری ئەم سەر ئەرزۆ خەڵکە چێ بۆ حەج کاکە. ئەی باش ئەم پارێکە ئەیدا بەشێکی لە خۆی سەرف ناکرێتەوە، ئەی بەشێکی بۆ ئوتێل نییە، ئەی بەشێکی بۆ خواردن نییە، ئەی بەشێکی بۆ کریتیارە نییە، ئەی بۆ نییە. مەبەستم چییە؟ لێرەدا مامۆستا ڕیاض ئەبێ ئینسانی مسلمانەوە بزانێ وەڵڵی هەدەفەکە پشتگیری فەقیر نییە. ئیجا مامۆستا حیجاب خۆ پارەکەی ناچێتە گیرفانی سعودیەوە، دژایەتی حیجابەکەن خۆ بڵندگۆی مزگەوتەکان. ئەمجا مامۆستا ڕیاض بارەکەڵڵا بێت، یعنی تۆ تەسەوورکە ئەمجا مودەیەک ئەم حەجیان بەدەست کە ئازان خەڵک لەوەش بێزار بودێن کاکە بەڕاستی ئەم مکە بەرەوەی مزگەوتانە خەڵکی بێزار کردو. مامۆستا ڕیاض یعنی پێشەوەی کۆمەڵێک پرسیار لەوانە بکەین کە ئەم جۆرە قسانەکەن تەمەنەمە هەر جارە و بابەتێک ئەو ڕۆژێن ئەینە ئەسڵ و ئەساسی نییە، نەخەمی گوێیانە، نەخەمی خاچیانە، نەخەمی دەستیانە، خەمی چیانە شتانیان نیە یەقینێکمان. یعنی تەسەوور کە ئەم ئینسانە کاتێک ئەچێت بۆ مزگەوت باشە بڵندگۆی مزگەوت بۆ چییە؟ بۆ بانکردنی مسلمانانە بۆ مزگەوتێک خەڵکی ئەم مسلمانە خەڵکی ماڵی قیبلەیە. باشە کاتێک بڵندگۆی مزگەوت ئەڵێ حەیە عەلە سەڵات بانگی خەڵکەکە باشە من بانگی تۆ ئەەکەم لە ڕووی عەقڵ و لۆژیک و نابێت تۆ گوێت لێ بێ، ئەبێت تۆ گوێت لێ بێ، هەین لە ڕووی عەقڵ و لۆژیکەوە ئەبێت تۆ گوێت لێ بێ کە من بانگ دەکەم گوێت لێ بێ جەنابەت. کاتێک کە من لێرەدا ئێستا جەنابەت 2 مەتر لە منەوە دووریت، 2 مەتر لە منەوە دووری، بەڵام برایانی پشت کامێرە 5 مەتر لێمەوە دوورن. ئەگەر من بمێ برایانی پشت کامێرە بانگ بکەم سەوتەکەم لای تۆ بەرزە، وایە دەنگەکەم لای تۆ بەرزە، بەڵام لەوا چێ برادرانی پشت کامێرە برایانی پشت کامێرە بەحاڵ گویان لە من بێ کاکە. ئیدەن کاتێکە بانگی خەڵکەکەین بۆ مزگەوت بانگی دوورترین کەسی شەکەین کاکە، بۆ ئەمیان سەوتەکەی بەرزە بۆ ئەیان سەوتەکەی نزمە ئەمە ئیشکالی تێدا نییە. چێن ئەو کەسانی زیاتر مەترسی توشبوونیان لێ دەکرێت بە پوکانەوەی ئێسک؟ ئایا بۆچی لە کاتی پیریدا ئێسکەکانمان دەبوچێتەوە؟ ئێسکەکان بە بەردەوامی پرۆسەی نوێبوونەوە ئەنجام دەدەن، واتە خانە ئێسکە کۆنەکان دەمرن و خانەی ئێسکی نوێ دروست دەبێت. ئەم دەسا بۆ قالبێ خوش چۆن ڕقەدن ئەم حرەکە نەبوو، ئەم حرەکەی مەچەکیش نەمابوو، ئەم دەسم لە دەرزا بوو. ئەگەر نەتوانین ڕێگری لە پوکانەوەی ئێسکەکە بکەین ئەتوانین ڕێگری لە پوکانەوەی ماسوولکە بکەین. کە هەش کاتێ نەخۆش هات و وتی لە حاڵەتێکی بەسیتە سمتیشکاوە یان ئەژنوێشکاوە یان خولە پێشکاوە ئەوە نیشانەیەوەیە کە پوکانەوەی ئێسکی هەیە و دیارە. ئایا بە چ ڕێگایەک خۆمان بپارێزین لە پوکانەوەی ئێسک یاخود هیچ نەبێت خۆمان بپارێزین لە حاڵەتەکانی شکان کە ئەگەری هەیە بەهۆی لاوازبوون و پوکانەوەی ئێسکەکانەوە ڕووبدا؟
بەڵێ خۆشەویستان ببورن بەهۆی کێشەیەکی دەنگەوە بۆ چەند خولەکێک بەرنامەکەمان وەستا و ئێستاش لە خزمەتتان مامۆستا لەو پرسیارە و دەست پێەکەم محەممەد قوتب بە ڕەحمەت بێ لە کتێبی موسڵمانان و جیهانگیریدا دەڵێ لە ڕاوێ و فەرمودەیەکە خوای گەورە لەسەری 100 ساڵێکا کەسێک ئەنێرێ بۆ زیندووکردنەوە و ڕێخستنەوەی کاروباری دینی موسڵمانان دەفەرمێ لەم سەردەما ئەرکەکە دراوە کافران تا گورزی زیاتر بە ئیسلامە ئاکێشن تا ئیهانە و سوکایەتی و تۆمەتی زیاتر بە ئیسلامە کێشن مسلمانان زیاتر بێدارە بنەوە بێداربوونەوەیەک هاوشێوی ئەو بێداربوونەوەی ئەگەر کەسایەتێکی عالەمی جیهانی بێت ڕێکیان بخاتەوە ئەم سوکایەتی و ئیهانەی کە لە کوردستانە بە مسلمانانەکرێ بەرامبەر بە دروشمەکانیانەکرێت تا چەند وایە کە ئەوەندەی کە ئەوانیان بەربەست و لەمپەر لە بەرامبەر جوڵانەوە و بزافە ئیسلامێکا دروست بکەن خەڵکێک زیاتر بەسەر بەربەستار دەڕوا و بێداربوونەوە و جوڵانەوەی کەش بەرەو گەشە و بەرەو ترۆپ هەنگاو دەهاوێ لە ڕابردوودا هەر کەسێک دژی ئیسلام وەستاوەتەوە ئیلا لە کۆتاییدا زەرەری کردەوە مێژوو قڕە و تاریخ مێژوو بخوێنەوە هەر کەسێک هەر ئاوێک لە هەر جێگایەکەوە هاتووە ئەگەر بەری لێ گیرا بێت یان جێی خۆی کردوەوە ڕۆیشتویان و دەور دەزیانی کردووە کۆتایی بە ئاوەکە نهاتوە ئیسلام وەکو ئاوایە جێی خۆی کاتۆ لە هەر دەرز و شوێنێکەوە بێڕات پاشان ئێمە عەقیدەیەکمانەیە کە لە زمانی عەرەبیدا پێوتری عەقیدە بیر و باوەڕی پێوتری لە کوردیان لە عەقیدانی عەقد یعنی گرێ عەقیدە و بیر و باوەڕی ئێمە گرەیەکە ئەم گرەیە وەکو گرێ کوێرەوایە هەتا ڕای کێشی تو نەبێتەوە هەتا زەختی لێ بکەی بەهێزە بێت عەقیدەی مسلمان وایە ئەگەر لە ئیسلام بە تایبەتی حاڵی بن بە چاکی عەقیدەکەمان ناوایە یعنی زۆرمان لێ بکرێت لەمەوە ڕابکێشن و لەوە ڕابکێشن ئەوە تو نەبێتەوە کاکە بە ئاسانی خۆ ناکرێتەوە ئەوان بۆ کردنەوەیانە بەڵام ئێمە عەقیدەمان بۆی ئەم دژایەتی کردانە وەڵڵاهی خزمەتی خۆیشیان ناکات یعنی خزمەتی ئەو فکرە ناکە کە یانە دژایەتی دین بکەن ئەگەر دژایەتی دینەکەن بە ناوی خزمەت و دژایەتی دین بکەن باشترە نەک بە ناوی ئەوەی کە ڕۆژێ ڕخنە لە حیجاب بگری ڕۆژێ ڕخنە لە بانگ بگری کە ئەرژم کردی پێش ناوبڕاکە ئەرژم کردی ئەم خەڵکانەی کە دژایەتی بانگەکەن ئەو بەس هۆکارێکە بەدەستیانەوە ئەگەرنا خەمی گوێی منیان نییە کاکە ئەی باشە قاچیشم ئەندامێکە بۆ خەمی قاچی منیان نییە کۆڵانەکەم قیر نییە بە پێهات و چۆکەم ئەی بۆ خەمی ماڵ و سەرۆت و سامانەکەی منیان نییە ئەی هەر بۆ خەمی گوێی منیان نییە کاکە مۆلیدەکە دەمەتر لێمە دوورە هەر خانوێک لە مۆلیدەوە نزیک بێ پارەکەم ترەکات بێزگە لە دوو کەڵ و شتەکەشی دوو کەڵ و شتەکە باشە بۆ خەمی منتان نیە کاکە لە کاتی مۆلیدەکە ئیشەکات بۆ بە حکومت ناڵەن مۆلیدە لا بەکارەوە ئین بێ ئەی باشە کاکە تۆ ئەگەر خەمی گوێچکەی منتە ئەگەر خەمی ماڵ و سەرۆت و سامانی منتە ئەگەر پێت وایە ئەمە خراپە بۆ هەر ئەرزێک نزیکی مزگەوت پارە زیاترەکەت بۆ خانوێ نزیکی مزگەوت پارە زیاترەکە بۆ حکومت لار شوێنەکە زەوی تەوزیعەکە کە مزگەوت دەکرێت قەرەباڵ خەبێ و منتیقە کاکە ئەمە یانی چی؟ ئەوکو دوێنێ مامۆستایکی ئەینوسی بۆچی زۆربەی سوالکەرەکانی ئەم شارە لە بەردەم مزگەوتەکان ئاوەست بۆچی ناسم بەردەم سوالکەرەکان کاکە نەک سوالکەرەکان حکومت من خەتیبم داوای لێکردین حکومت داوای لێکردن بە کتابی ڕسمی پارە کۆکەنەوە بۆ نەخۆشخانەی هیوا پارەمان کۆکردەوە بۆ نەخۆشخانەی هیوا کاکە مزگەوتەکە منێکێکە لەو مزگەوتانی کە 4 ملیۆن دیناری تیا کۆکراوەتەوە بۆ نەخۆشخانەی هیوا ئەم هەموو پارە کۆکرایەوە لەکوێ کۆکرایەوە کاکە لە باڕی مەسئولەکان و کۆکرایەوە لە قومارخانەی مەسئولەکانەوە هات لە پارەی نەوتەوە هات لە بەشێک لە دزی خۆیان هێنا کاکە میراتی دایکیان هێنا بۆ نەخۆشخانەی هیوا مەسئولانە ئەم کەسانی ئەم قسانەکەن تەجمیلیان نەکرد و پارەکان هێنا بۆ نەخۆشخانەیەوە مسڵمان ئاهلی حەج و عەمرە پارەی کۆ کردەوە ئەم پارەمان کۆ کردەوە هەموومان تەسلیمی حکومت کرد بۆ نەخۆشخانەی هیوا دوای مودەیەک وەزیر وتی وەڵای کاکە پارەکە لە بانقەکانە نەماوە بۆ نەما وەڵای هەموومان سەرف کردووە بەس لە وەرەقەیەک ماوە کە ئەوەندە پارە هەیە ئەوەندە پارەش بوونی نییە وەرەقەیەکەوتەوە ئەینە سویلەیتیان یە کاکە ئەی باشە پارەمان کۆ کردەوە بۆچی کۆمان کردومە کاکە لە مزگەوتە کۆ نەکرایەوە ئێستش کەسێک لە قەومێ مامۆستا ڕێاز ئێستا کەسێک لێ قەومێ لە بەرهەژاری ڕوو لە مزگەوت و کەناڵە ئیسلامیەکانەکە یا ڕوو لەو کەناڵە داڕوخاو و داڕماوانە ئاکات کە دژایەتی مسلمانانەکەن ڕوو لە کامیانەکەات مسلمان سیخەی بە کامیانە ڕوو لەو نەخۆشخانەکەت کە وەکو نەخۆشخانەی بەخشین بۆ هەژاران دروست کراوە یان ڕوو لەو نەخۆشخانە ناکات کە پارە لە خەڵک ئەکشنەوە کاکە خەڵک ڕوو لە کیەکان
بۆیە بەڕاستی ئەمە کاکە چاویان بەرایی نایە بەم هەموو خزمەتی مسلمانانەکایکەن بۆیە هەر ڕۆژی بیانوکەکنە دەستیانەوە بەخوا بەیانی شتێکی تر دێتە پێش ئەوە ئەمڕۆ حاج تەواو بوو عمرە تەواو بوو قوربانی تەواو بوو حیجابیش تەواو بوو بڕندگۆی مزگەوتەکانیش تەواو بێ بەیانی شتێکی تر دێتە پێشەوە بۆیە بەڕاستی ئەم کارانە تەنها ئێمەی مسلمان والێکە ئەوەندەتر یەک بین لە دژایەتیەوانە لە دژایەتیەوە جۆرە بۆ چوونانە ئەوەندەی تر دینەکەمان لا خۆشەویستەکە ئەوەندەی تر وامان لێکە کە ئێمە زیاتر هەوڵدەین بۆم دینە چونکە دژمنانی ئێمە بۆ غەیری دین هەوڵەدەن ئەی بۆ ئێمە بۆ دین هەوڵەدەین بەڕاستی بۆیە بەڕاستی مەوەستا ڕێاز خەمی مسلمان نییە خەمی مانەوەی خۆیانە خەمی ئەوەیانە مامۆستا ئایا بۆ منە قسەیەک هەیە ئەڵێ تا خاوەن ماڵ دزی گر دەست خاوەن ماڵی گر ئایا بۆ منە مسلمان نەدەستی لە بیرە نەوتا لە دەرمانی بەسەر چوانە لە مادە هۆشبەرەکانە نە لە زۆر شتی دیکەیان نییە بۆ نمونە ئایا مسلمان ئەوەندە ترسناک و گێرە شێوێنە بۆ کۆمەڵگە کە ئەوان بەڕاستی ترسیان لە بوونی مسلمان و جێبەجێکردنی فەرایز و دروشمەکانی ئیسلامە هەبێ خۆیشان باش ئەزانن مسلمان گێرە شێوێن نییە خۆیشان باش ئەزانن ئەو کەسانەی کە ئەمڕۆ شەڕی مسلمانان ئەکەن شەڕی ئیسلامەکەن بە ناوی شەڕی ئێرهابەوە ئێرهابیش خۆیان دروستیان کردووە بەکاری ئێنن وەکو مامەڵەیەک ئەینا هیچ پەیوەندی بە ئیسلام نییە کاکە من نمونەیەکت بۆیانمەوە باشە ئەم سەحابە بەڕێزانی پێغەمبەر صلی الله علیه و شاری مەدینە لەبەر نەکبەتی و نەهامەتی و دەردەسەری و ئازێدان هەڵ نەسان ڕەوتی شاری مەدینە تێک بن ئارامی شاری مەکە ئارامی شاری مەکە تێک بن ئاژاوە بخەنە شاری مەکەوە ڕێک ئەچن بۆ ئەفریقا بە بەحرا ئەچن بۆ حەبەشە ئەچن بۆ حەبەشە کاکەڵێن بە ئارامی تێک نەدەین با ناڕەحەتی مەکە ناڕەحەت نەکەین لێوێ خوێنە خۆیان توانی کاکە هەفتە نەفەر کەم نییە وەنیە شتێکیان هەر پێکرێ بەڕاستی ئەشێتیان لەگەڵا بوو خەڵکی تریشیان لەگەڵا بوو نەیان کرد لەبەرەوەی ئاژاوە دروست نەبێ مسلمان گێرە شێوێنی ئەچن بۆ حەبەشە خۆڕۆی ژوە بدەنێرێ بۆ حەبەشە یەکە تۆ حەقجە بەسەرەوە یخۆ بەحری بڕیوە قوڕ بەسەرە دوور کەوتوەتەوە نابێت لەوێ ساحەت کە لێوێ چن بەلای نەجاشی کاکە بێ و مسلمانانە تەسلیم بکەیتەوە حەقتان چێ بەسەرێنەوە ئەم مسلمان گێرە شێوێن نییە مسلمان هیچ کاتێ مسلمان خێری خەڵکیەوێت مامۆستا ئەحمەدی مفتیزادە کە لێرە داوام بیرکەوتەوە باسی کەم خۆی پەروەردگار قەبری پڕ نور کات ئامین یا ڕەب مامۆستا ئەحمەدی مفتیزادە ئەو کەسەی کە ڕایان سپارد بوو بە ئازاردانی بە ناڕەحەتکردنی لە سەجندا دوایی خۆی ئەم ئێعتیراف ئاکات ئەڵێ هەر کاتێک لە مامۆستا ئەحمەدی مفتیزادەم ئەدا کە لێم ئەدا خوێنی مامۆستا ئەحمەدی مفتیزادە جاری وا بۆ ئەپەڕی بۆ دەموچاوم مامۆستا ئەحمەدی مفتیزادە پاکێکردنەوەی داوای لێبرد نەکەم ئەوی داوای لێبرد نەکەم ئەوی ئێوارە کە تەواوە بووم لە لێدانی لە ئازاردانی ئەوی خوا تاعەتە قبوڵکە خوا تاعەتە قبوڵکە ئەڵێ ئەم قسەوە مەزانی ئێستێزایە بە من ئەڵێ ڕۆژە پێم وت ئەمە چییە لە دوای کوشتن و بڕینی تۆ لێدانی تۆ پێم ئەڵێ خوا تاعەتە قبوڵکەوتی بەڵێ وات پێڵم چونکە ئەو کەسانەی تۆ ئەنێرن بۆ ئەم کارە لە من ئەدەی وایان تێگەیاندووی کە ئەمە تاعەتە ئەمە عیبادەتە منیش دوعات بۆ کەم مادام ئەوان تێوان تێگەیانی تاعەتە خوا و تاعەتت لێ قبوڵ کات جوانە خوا و تاعەتت لێ قبوڵ کات تۆ بە تاعەت یەزانی بە زوڵمی نازانی لە من چونکە وایان تێگەیاندووی ئەمە ئێمە ئاوا بووینە تا کابرا دوای خەوێکە بینێ خەوێکی دروێژە بینێ و پیاوە دوای واز لە ئازاردانی دوای هەر وڵات جێڵێت ئەڕوات تەوباکات ئێمە ئاوان کاکە مسلمان ئاوای بەڕاستی مسلمان دڕندە نییە مسلمان وڵاتی خۆی خۆشەوێ لە مزگەوتەکانەوە پارە نەدەزراوە لە مزگەوتەکانەوە گەنج بەرەو ئیشی خراپ نەچووە لە مزگەوتەکانەوە بەڕاستی گەنج فێری مادەی هۆشبەر نەبووە کاکە سجنەکان گەنجی فێر مادەی هۆشبەر کردووە مەسئولەکان لە کوردستانە وەکو وتراوە هەندێکیان کێڵگەی مادەی هۆشبەریان هەیە کاکە ئەمە هانی مزگەوت نەبووە ئەمە مەلا نەبووە بۆیە بەڕاستی ئەم دژایەتی کردانە کە ئەم ڕائەکرێت بەڕاستی هیچی نە لەبەر هەژارە نە لەبەر فەقیرە نە لەبەر پارەیەک ئەیدەن بە عەرەب ئەینا خۆیان هەزار ئەوەندە پارادەن بە عەرەب گۆرانی بێژێ دێتە وڵات تەکتەکەی بە 30,000 دەست ناکرێت باش ڕاقص و سەمەوە دانسە ئەی باشە ئەمە بۆ لە پارە ناپێشنەوە راپۆرتێکی کەناڵەکەی جەنابتان کە دوێنێ راپۆرتێکی ئەوە کرد ئەڵێ ئەو پارەی کە حکوومەت دۆڕانیوێتی لە
سکاڵایەکی داناغازدا ئەو پارەی کە دۆڕانیوێتی ئەگەر داینین بەشی 64 ساڵ ئەکا حاجیانی کوردستان بچن بۆ حەج بەشی 64 ساڵەکە ئەی بۆ قسە لەوە ناکەن کاکە یعنی ئێستا گەر مناڵێک ئەمڕۆ لە دایک بێ ئەم مناڵە تەمەنێ بێ بە 64 ساڵ گۆچانە گرێتە دەستیەوە تا ئەو کاتە بەشی حاجیانی کوردستانەکە ئەی بۆ خەڵکی قسە لەوە ناکاکە ئەی و پارە نییە ئەو نەکراوە دەست عەرەب وەنیە کاکەژیان ئەمە خۆکراوە دەست عەرەب ئەی باشە ئەم هەموو ئەرزا درێتە گۆرانی بێژەکان و کوڕی مەسئولەکان لە هەولێر و لە سلێمانی ئێمە عەرەب نین وەنیە کاکە ئەی ئەمە مستەشارە کە پارەیانە درێتی ئەمڕۆ پشتی عەرەبیان نەگردوێنە دژی کورد خەڵکیان ئەنفال کرد ئەیوانە ئەی ئەمە چێمبانێک و داهەوایە کاکە ئەمە بەڕاستی تەنها کارێکە بۆ چاوبەستگیکردنی خەڵک و چاواشەکردنی خەڵک ئەگەرنا بەخوا نەخەمی فەقیریانەمانە بەخوا نەخەمی هەژاریانە بەخوا هیچیان نیە هەر هەمووی بۆ ئەوەیە لیطفئوا نور الله بۆی نوری خوا نێڵن والله متم نوره ئەوە یەقین بێ بالایەن والله متم نوره ولو كره الكافرون ولو كره المشركون خوا دینەکەی خۆی ڕگەێنێ بەخوا جا ئەوانە ئەگەر پیان ناخۆش بێ پیان قەڵز بێ جا ئەگەر کابرایەکی بێدین ئەگەر کابرایەکی نەزانە وەکو باسم کردی بە هەر جۆرێکە دژایەتێکە خوا دینی خۆی ڕگەێنێت بەخوا ئەم قورئانە لە سنگی کەسا نەمێنێت خوا دینە لە پارێزێ ئەم قورئانە لەم سەر ئەرزیان نەمێنێ هەمووی بکرێتە یەک قورئان بکرێتە یەک قورئانێک یعنی قورئان نەمێنێ لە سنگی کەسیشان نەمێنێ بخەیتە ئەگەر و قورئانە ناسووتێت بێگومان ناسووتێت خوای پارێزێ سروشتی ئاینەکە خۆی وایە و شتێکی نامە و وەکۆڵێت تازەش نییە مێژوویەکیە کاکە مێژوویەکیەیە بەڵام دژمنەکانی چوون و پەیامەکە وەکو خۆی ماوەتەوە کاکە قورئانە فەرمێ کەذلك باسی پێغەمبەر كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر ومجنون ئەی محەممەد بێتاقەت نەبی پێوات پێڵێن هیچ پیاغەمبەرێ پێش دۆ ناتۆ ئیلا پیان و دۆ ساحر و مەجنون پیانەتەمە ساحیرە ئەمە شێتە جا بە پیاغەمبەرێت بێت شێت کە ئازادکەری بەشەریەت بووە پیانەتەوە ساحیر و جادوگەر وەنیە ئایا ئەم هەموو پاراچێتە دەستی و جادوگەرانی سلێمانی و هەولێر و شارەکانی کوردستان بۆ حکومەت قسە ناکەکە زۆر باشە مامۆستا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمان بە پێغەمبەرە خۆشەویستەکەمانەکە کە بانگەشتە و بانگەشتی جوولەکە و ئەهلی کتابکە بۆ وشەیەکی هاوبەش لە نێوانی ئیسلام و ئەوانی دیکەدا ئەم دژایەتیە تا چەند ئاشتی کۆمەڵایەتی تا چەند ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەمان تێگەدا ینی بۆ نمونە بۆچی موسڵمان ئێمە مەسیحەکان ئەڵێن عیسا کوڕی خوایە سوکایەتیمان پێ نەکردوون زەردەشت ئەڵێن ئەوە نازانم یەزیدی واڵێن کاکەی واڵێن ئێمە چەندین ساڵە بە ئاشتی لەگەڵیانە ژیاوین و زۆری نەژوین و خۆشمان وەکوڵێ بە هین نەزانیەوە بە ئەوەی کە بڵێن ئێمە پلەیەکین و ئێمە پیرۆزین لە ڕووی کۆمەڵایەتی و هەمومان هەر مرۆڤین و کۆمەڵی خاڵی هاوبەشی زۆرمان هەن مرۆڤین کوردین لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئاژین لە سلێمانی ئاژین بۆ منە بەجۆی لە جۆکان لەوچەی هەردێکیشمان هەن لە یەک عەشیرەت و قەبیلە بین بۆچی ئێمە ناتوانین ئەم هەموو خاڵە هاوبەشە بکەین یام ئەم جۆرە دژایەتی و دروشم لە پێدارکردنەی موسڵمانان تا چەند ئاشتی کۆمەڵایەتی و پێکەوە ژیانی کوردانە لە کوردستانە خاتە ژێر پرسیارەوە و بەرەو نەمانی دەبات ئێمە ئەتوانین بە ئاشتیانە بژین بەڵام ئەوە سیاسیەکان و دەستێکە کە نایەڵێت ئینا خەڵک ئەتوانێ فەرموو سلەیمانی قەبرستانی مەسیحەکان و موسڵمانان چەنە لێ کورد لە پەنایەکە کاکە ئەو بەڵگەی چییە بێگومان ئەو بەڵگەی چییە ئەمە خەڵک ئەتوانێ بەڵام ئەمان نایانێت بۆ ئەمان بازارێک شێوایانێ بخۆیان ئەگەر نامە وساڕیاز مسلمان منی مسلمان بە شانازی ئەوەندەی باسی پێغەمبەر عیساکەم ئەوەندەی باسی پێغەمبەران ترەکەم من باسی پێغەمبەری خۆمانەکەم لا نفرق بين أحد من پێغەمبەر موسا لە هەمویان زیاتر لە پێغەمبەرەکەی خۆشمان ناوێت لە قورئان لا نفرق بين أحد من رسله ئێمە جیاوازی ناکەین خوا جیاوازی لە نێوان پێغەمبەرانە ئەوەی خۆیەتی ئێمە جیاوازی ناکەین نێوان پێغەمبەرانە و ڕۆژە لە ڕۆژان هێرشمان نەکردو سەرەوەی کە ئەم کەنیسە دروست کراونە پارەی تێچۆ بۆم پارە نراوە بە هەژارێکی مەسیحی ڕۆژە لە ڕۆژان نەمان و تۆ کاکام خەڵکە مەسەلەن هەر هەمووی بۆنەیەکیان ئەوەندە پارەی تیا سەرفەکەن و ئەوەندە پارا دەنە سەری ساڵ و ئەوەندە پارە ئەکەن ئەو مەسیحەکان باسی مسلمانەکانمان کردووە کە ئەم کارە نەکەن باسی مەسیحیمان نەکردووە باسی ئەومان نەکردەوە کە مەسەلەن چەندین کەنیسە لە وڵاتان دروست ئەکرێت چەندێ پارەی تێجێ باسی ئەومان نەکردو مناسبەتەکانی خۆیان باسی ئەومان نەکردو پاپاچێ بۆ وڵاتێک چی پارە سەرفەکات باسی ئەومان نەکردو حەقمان نەبوو بەسەریانەوە کە حەقمان نەبوو بەسەریانەوە ئەوە ئێمە قورئانەکەمان فەرمووی تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم کاکە ئێمە دراوسێکەم
مەسیحیە یەهودیە بێدینە من داوام لێ کراوە لەگەڵیا بژیم بە چاکترین بە شێوە چاکترین شێوە لەگەڵیدا بژیم با دینەکەی بەڕاست نەزانم ئەمە شتێکی ترە کاتێک کە من ئەو بەڕاست نازانم من ئەو بە کافر ئەزانم بە کافر زانینی من بەڵگەیەوە نێ بێڕێزی بەرامبەری بکەم کاکە من ئەو جیان لەگەڵ دینەکە من بە کافر ئەوش من بە کافر ئەزانێت کاکە ئەوش من بە کافر ئەزانێت هەردووکمان یەکتری بە بێدین ئەزانین بەڵام ئەم بێدینەی خەڵک خراپ لێ حاڵی وازانی کە وتت بێدینە ئیتر زۆڵمی لێ بکەن نەکاکە وانە یعنی فەرمولا لە کوردستانە لە ڕابردوودا یەهودی لەم شارەیە بووە مەسیحی لەم شارە ئێسەشەیە دوکانیان هەیە بازاڕان هەیە گەڕێکی جوولەکان و گەڕێکیان کاکە مسلمانان هەندێک جار ژن و ژنخوازیان کردو لەگەڵانە کاکە گیان ئەم جۆرە فکرانە دێن ئاشتی کۆمەڵایەتی تێکە دەن ئەم جۆرە بیرکردنەوەانە دێن بەڕاستی وا لە خەڵکەکەن کە خەڵک لەگەڵ جاریوا لەگەڵ باوکی خۆیان بکەوتە ناڕەحەتی نەک لەگەڵ دینێکی تر کاکە قەناعەت بە باوکیەکەن کام پارە نابێ بدێتە حەج بۆیە لەگەڵ کوڕەکەی بینی تێکەچێ بەڕاستی ژن و مێردە بینی تێکەچێ ئاشتی کۆمەڵایەتی کاکە کێشاخەنە ماڵەکانەوە بۆی بەڕاستی ئەمانە مامۆستا ڕێازگیان ئەمانە تەنها دەستێکی پیسن بۆ لەکەدارکردنی وڵاتی مسلمانان و وڵاتی کوردەواری خۆمان ئەگەر نا هیچ ئەرزم کردی پەیوەندیان بە دڵسۆزیەوە نییە هیچ پەیوەندیان بۆ نییە کە دڵسۆزی ئێمن کە ئێمەیان خۆشەوێ کە ناڕەحەتن بە ناڕەحەتەکانمان وەڵڵای هەرمومان ڕۆژە لە برسا مرینتی کێنانمان نادەنێ ئەگەر بۆیان بکرێن مەگەر هەدەفێکی تریان لە پشتەوە بێن یامانسە بۆچی ئەوان توێژەرێکی کۆمەڵایەتی ئەڵێ ژمارەی کافتریا و نێرگە لە خانەکانی سلێمانی لە ژمارەی مزگەوتەکان زیاترە لە کاتێک ئازای نێرگە لە خانەکان شیرازەی خێزان و بەرە و ئامانجێکی خراپبردننی گەنجی تێدایە بەڵام مزگەوت هەمیشە مامۆستاعینیەکان تەنان دەگەل لە گوندێکی دوورە دەستێکی ئەم کوردستانش بێت لەوە چێ سەدان خێزان لە ساڵێکا پێکەوە گرێداتەوە ینی شیرازەی خێزان پارێزێ بۆچی مزگەوتەکانی ئێمە دیارن بەڵام ئەم هەموو نێرگە لە خانەیە کە لە هەندێکیشانە مادەی هۆشبەرەکرێتە نێو نێرگەلەکەەوە بە ڕێژەی لە سەتادەکە خۆی تا لە سەتاسێ ڕێپێدراوە بۆچی ئەوەی ئەوان دیار نییە و مزگەوت دیارە ئەوان کێشیان لەگەڵ کەسێکدایەکە هەوڵ بدا بۆ ئاشناکردنی خەڵک بەدین و تێگەیاندنی خەڵک لە دزی و گەندەڵی کاتێک کەسێک بەردەوام سەرخۆشە بیری لایەوە نێ وڵات کێ بەڕێوەیە بات کەسێک بەردەوام لەو شوێنانە کەوتووە خەریکی نێرگە لە خواردنە هەموو غەمی ئەم نێرگەلەیە هەمووی ئەوە نیە وڵات کێ بەڕێوەیە بە هەموو غەمی ئەوە نییە کە خوشکەکەی بەسەرا دێ زۆر جار هەموو غەمیانەوە نییە مزگەوتەکان هەموو غەمیان خەڵکە کاکە مامۆستا ڕێاز هەر مزگەوتێک لەم وڵاتەی ئێمەدا محکەمەیەکە لەو گەڕەکە بێگومان بەو ناوەی کە کێشە کۆمەڵایەتەکان لێ مامۆستایەکی ینی هێندەی سەد توێژەری کۆمەڵایەتی ڕۆڵی هەبوو کاکە ڕۆڵی هەیە لەگەڵ ڕێزمانە بۆیان بەڕاستی ئاخر ئەوە حەقیقەتە خۆشیان واڵن کاکە بێگومان یعنی بەڕاستی کاکە کێشەی گەڕک جاری وایە مشکی لێ بینی دوو کەسە مامۆستا ئاینی چارەسەرەکەن مارەکردنی ئافرەتە مامۆستا ئاینی لە خزمەتیانە ناونانی منداڵە مامۆستا لە خزمەتیانە و کێشەی تەلاقە کاکە چەندە کێشە ئەچێتە محکەمە لێ چارەسەرەکرێت داوەندە لە مزگەوتەکانە چارەسەرەکە لە حوجرەکانمانە چارەسەرەکرێت مامۆستایان لە خزمەتیان نابن مامۆستایان کاتیان ئەوە کردووە ئەم مامۆستایانی ئاینیە لە مزگەوتەکاندا مزگەوتەکانی کردوتە شوێنی خزمەتکردنی خەڵک کاکە بەبێ ئەوەی مەسەلەن پارەیەکیش لە خەڵک بسەن و ئیستیعلاماتێکدانن ئەڕۆیتە دایرەیەک ئەرێزەکە بە 25,000 بۆ نووسایزە بۆ 25,000 مامۆستایەکی ئاینی کێشەیەکی خوێنی دەفتەری چارەسەرەکە بەبێ پارە کاکە ئەرزێکە کڕی 4 گەڵەت لێسەنن عریزەیەکی تەوا بچکۆلە یەک عریزەی بچکۆلە 10 دقەی پێ نەچووە بەڵام مامۆستایەکی ئاینی لە مزگەوتێکە کێشەی گەڕێکێک چارەسەرەکە جاری وایە ناگاتە حکوومەت پارە لە خەڵک وەرناگرێ باشە ئەمە خراپە بۆ خەڵک مامۆستایانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووشدا و لە ئێستادا قەرزاری مامۆستایانی ئاینین هەمووی مامۆستایانی ئاینی ئەم مەسئولانە ئێستا دەمیان کرد نوێیان فەقێ بوونە نێوان لە مزگەوتەکانە بوونە خوێنواری لە مزگەوتەوە فێربوون باش ئەگەر مامۆستایانی ئاینی نەبووایە زوبانی پەتی کوردی مایەوە ئاوە بەخوا حجرە و خانەقاکان و حجرە و خانەقاکان نەبوونە حجرە و خانەقاکان نەبوونە شاعیرەکان ئێمە نەبوونە کە مەلا بوونە بەڕاستی
تەماشای منکە تەماشای هەژارکە تەماشای مەحوی نالی سالم تەماشای نالیکە تەماشای سالم کە هەردەریان کێش ئەدەبیات ئێمە هیچ ئەگەر ئەمانە دەرکەی لە فەرهەنگی کوردی چیمان نمێنێتەوە کوردی لە کاتێک لە کاتەکاندا هەموو زمانی کوردی لای ئەو شاعیرانە بووە کاکە هەموو وشە کوردێپەتەکان لای ئەو شاعیرانە بوونە ئەمانە مەلا بوونە کورد قەرزاری ئەمانەیە بەڕاستی بەڵام بەڕاستی ئەبێ ئەوە بزانین کە ئەوەی ئەم کارە ئەکا کورد نییە بەو معنای هەموو کورد ئەمە دەستەیەکی بچووکن عینێکێکی ڕەش بکەنە چاوی خەڵکی وەکو خۆشتەکان نەبینێ زۆر سپاس دەکەم کۆتا قسەت زۆر بە کورتی کۆتا قسەم ئەوەیە مژدە بۆ کەسانەی کە بەردەوام دژایەتی شەعیرەکانی ئیسلام و ئیسلامەکەن مژدەیان ئەدەمێ با دڵخۆش بن کە ئیسلام بەردەوام لە ترۆقیدایە ئیسلام گەشتۆتە ئەوروپا حامیلێ بە ئیسلام لێوەدانا ئەو فکرانەی کە وەکو ئەتاتورک وا بوون دەوڵەت کۆتاییان پێهات مسلمان هەچەنە ناڕەحەت بکرێ زیاد دەکات بۆیە بەڕاستی مژدەتان پێدەم کە قورئان فەرموویەتی والله موتیم نووره و ئەو کارانەی کە ئێوەش ئەیکەن هەرچەنە گەورە بێ خوای تەعالا بە فونایی بردووە لیوطفئوا نور الله بأفواههم هەرچیەکەی خوا بە فونایی بردووە بۆیە ئەو زۆرەکەی کەمەکەی کەیفی خۆتە نەتیجار بۆ ئیسلام زۆر سپاس بە ڕێز جەنابی مامۆستا شاخەوان سیامەسفری سپاس بۆ پەیوە جوانەکانت بەڵێ ئازان خۆشەویستانم دەگەڕێنەوە بۆ 1400 ساڵ بەر لە ئێستا کە ڕوبعی کوڕی عامر دەچێتە لای ڕۆستەمی پادشای فارسەکان ئەویش کۆمەڵێ حەیوان و پارە و زێڕی زۆری ئەو سەردەمە دەداتە سوپای ئیسلام تا ناچار بە گەڕانەوەیان بکە بەڵام ڕوبعی کوڕی عامر وتەیەک دەدا بە گوێی ڕۆستەم و تەواوی ڕۆستەمەکانی ئەمڕۆ داهاتوشدا کە دەفەرمێت ئێمە سوپایەکین هاتوین بۆ ڕزگارکردنی بەندەکان لە بەندایەتی بەندەوە بۆ بەندایەتی خوا لە تەنگ و چەڵەمە و ناڕەحەتی ئاینەکانەوە بۆ دادپەروەری ئیسلام لە تەنگ و تروسکی دنیا بۆ بەرفراوانی قیامەت بۆیە ئەگەم ڕۆژ خەڵکانێکی وەکو ڕۆستەم دژایەتی بکەن یا تەماحێ بخەنە بەردەم مسلمانان تەنها بۆ ئەوەیە لە ئاوی لەڵدا خۆیان مەلە بکەن بەڵام ئامانجی ئیسلام ئامانجێکی پیرۆزە ئامانجی بریتە لە ڕزگارکردنی تەواوی مرۆڤایەتی بەرەو نووری حەقیقەتی خوا ومێ دەکەم سووتان لە بەرنامەکەمان بینی بێ و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکشمان قوڵ بکات تا بە یەکگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم